سڵاوتان لێبێت لە شارپرێسەوەم کاتتان باش. گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند شایستە داراییەکانی هەرێم پارێزراو دەبێت و بە زووترین کات 400 ملیارد دینارەکە ڕەوانەی هەرێم دەکات. پارتی گۆڕانکاری لە پۆستەکانی یەکێتی قبوڵ کرد و بڕیاری خانەنشین بوونی سەرکەوت حەسەنی هەڵوەشاندەوە. وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوان ڕایگەیاند بۆ لەمە دووە هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ کەسوکاری شەهیدان بێ بەرامبەر دەبن. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند شایستە داراییەکانی هەرێم پارێزراو دەبێت و بە زووترین کات 400 ملیارد دینارەکە ڕەوانەی هەرێم دەکەن. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەڕەی فەرمی خۆی لە فەیسبوک بڵاوی کردووەتەوە لە میانی کۆبوونەوەیەکی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دوایین گۆڕانکاریە سیاسی و پرسە ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنیەکانیان تاوتوێ کردووە. نووسی ویشێتی سەرۆک وەزیرانی عێراق دڵنیایی داوە لە پاراستنی سەرجەم شایستە داراییەکانی هەرێم و وتوویەتی بە زووترین کات 400 ملیارد دینارەکە دەنێرن کە پێشتر بڕیاریان لەسەرداوە. هاوکات فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا بە میدیای نزیک لە پارتی وتووە هیچ کێشەیەک لە بەردەم پارەکەی عێراقدا نیە و ڕێکارە ئیداریەکانی تەواو ببن پارەکە دەنێردرێت. پارتی گۆڕانکاری لە پۆستەکانی یەکێتی قبوڵ کرد و بڕیاری خانەنشینبوونی سەرکەوت حەسەنی هەڵوەشاندەوە. ئەحمەد عەسکەری کاندیدی یەکێتی بۆ شوێنگرتنەوەی خالید شوانی بۆ پۆستی وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی وت هەموو ئەو گۆڕانکاریە و زاریانەی کە یەکێتی بڕیاری لێداون یەکلایی بوونەتەوە. وتیشی لە شوێنی شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە ڕێباز بێرکۆتی دەست بەکار دەبێت و لە شوێنی لیوا چەتۆ ساڵح بریکاری وەزارەتی ناوخۆ سەرکەوت حەسەن دەست بەکار دەبێت. سەبارەت بە بڕیارێکی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێم کە دەری کردووە لەبارەی خانەنشین بوونی سەرکەوت حەسەن عەسکەری لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرای کرد. ئەو بڕیارە هەڵوەشێنراوەتەوە و سەرکەوت حەسەن دەبێتە بریکاری وەزارەتی ناوخۆ. ئەوەش دوای ئەوە دێت 2 ڕۆژ لەمەوبەر سەرچاوێکی باڵای یەکێتی بە شارپرێسی ڕاگەیاند دوور لە چاوی میدیاکان پارتی و یەکێتی کۆبوونەوەیان ئەنجامدا و لەسەر چەند پرسێکی گرنگ ڕێککەوتنیان کردووە. وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوان ڕایگەیاند بۆ لەمە دووە هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ کەسوکاری شەهیدان بێ بەرامبەر دەبێت. عادل مەلا ساڵح وتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد بە پێی ڕێککەوتنێک کە لە نێوان وەزارەتەکان و وەزارەتی تەندروستی کراوە لە هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکانی تەواوی بنکە و نەخۆشخانە حکوومیەکاندا کەسوکاری شەهیدان بێ بەرامبەر سوودمەند دەبن. وتەبێژی وەزارەتی شەهیدان ئاماژەی بۆ هۆش کرد لە نەخۆشخانە ئەهلیەکانیش داشکاندنی لە 150 بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دەکرێت. کۆماری ئیسلامی ئێران لە دژی بنەماڵی مەلا عەلی پشتیوانی لە باڵە نوێیەکەی بزوتنەوەی ئیسلامی دەکات و دەیەوێت چەکیشان پێ بدات. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست شارپرێس کەوتون لەسەر بانگهێشتی کۆماری ئیسلامی ئێران لە چەند ڕۆژی ڕابردوودا کامیل حاجی عەلی لە ڕێگەی دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە چۆتە ئێران. لەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگەی قەرارگەی ڕەمەزانەوە پەیوەندی بە کامیل حاجی عەلیەوە کردو و داوای لێکردووە بۆ ڕێخستنی پەیوەندیەکانیان سەردانی ئەو وڵاتە بکات. هەر بەپێی زانیاریەکان نوێنەرەکەی ئێران بە کامیلی حاجی عەلی وتووە ئێران ئامادەیە بۆ هەموو جۆرە هاوکاریەک و هەوڵیش دەدەن چەک و پارەشتان پێ بدەین. کامیلی حاجی عەلی کە لە کۆنگرەی 12ی بزوتنەوەی ئیسلامی ڕکابەری ڕابەری بزوتنەوە بوو لەگەڵ ژمارەیەک لە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی گەیشتنە ئەو بڕوایی ناتوانن لە ناو بزوتنەوە درێژە بەکارەکانیان بدەن و ئێستا ئەوان خۆیان بە بزوتنەوەی ئیسلامی دەزان.
سوپای ئەمریکا ئاشکرای کرد تەکنۆلۆژیای نوێ بۆ بەرەنگاربوونەوەی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران بەکاردەهێنێت. ژەنەڕاڵ مایکل کۆرێلا فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا بۆ شکستپێهێنانی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران بە دوای تەکنۆلۆژیای نوێدا دەگەڕێت بەو پێی ئەو فڕۆکانە هەڕەشان بۆ سەر ئاشتی و سەقامگیری ناوچەکە. کۆرێلا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسی لەوەش کرد ئێران جبەخانەیەک لە سیستمی فڕۆکەی بێفڕۆکەوان بەڕێوە دەبات کە لە نێوان یەکەی بچووک و مەودا کورت تا یەکەی هەواڵگری و چاودێری و دیدەوانی مۆدێرن لە خۆ دەگرێت. وتیشی تاران بەردەوامە لا پێشێلکردنی سزا نێودەوڵەتیەکان و ڕاوانەکردنی چەک و تەقەمەنی بۆ گروپ و میلیشیا چەکداریەکانی سەر بەخۆی لە ڕێگەی هێڵەکانی بارکردن و ئاوە نێودەوڵەتیەکانەوە.